بارگرانیەکی دیکە دەکەوێتە سەر خەڵکی کوردستان. دانەوەی قەرزەکانی حکوومەت یارێم لە موچەی فەرمانبەرانی یارێم دەگێڕدرێتەوە. ئەنجومەنی وەزیرانی عێراق لە نوێترین هەنگاویدا بڕیاریدا وەزارەتی دارایی عێراق ئەو قەرزانە بداتەوە کە حکوومەت یارێم پێشتر لە بانکی بازرگانی عێراق TBI وەریگرتووە، بەڵام دواتر پارەکە لە پشکی هەرێم لە بودجە دەبڕدرێت. بە گوێرەی زانیاریەکان بڕی ئەم قەرزە لەسەر شانی حکوومەت یارێمە مانگانە 53 میلیارد دینارە، بۆ هەر ساڵێک بڕەکەی دەبێت بە 636 میلیارد دینار. یاسای بودجەی گشتی عێراق کە کۆتاییەکانی حوزەیرانی 2023 کەوتە بواری جێبەجێکردن چۆنیەتی پاکتاوکردنی ئەم قەرزەی لەسەر حکوومەت یارێم دیاری کردووە و دەڵێ ئەو پارانەی بانکی بازرگانی عێراق TBI کە دەکەوێتە سەرشانی حکوومەت یارێم لە بانکە حکومی و ئەهلیەکان پاکتاو دەکرێت. وەزارەتی دارایی عێراق مانگانە و لە پشکی هەرێم دەبڕدرێت لە ساڵی 2023ەوە دەست پێ دەکات بۆ ماوەی 7 ساڵ. بەمەش بارگرانیەکی دیکە دەکەوێتە سەرشانی خەڵکو و گەندەڵی دەسەڵات لە پارەی خەڵک پاکتاو دەکرێت. بە گوێرەی زانیاریەکان ئەم قەرزەکە ئێستا کەوتۆتە سەرشانی حکوومەت یارێم هاوشێوەی زۆربەی قەرزەکەڵەکەبووەکانی تر مێژوەکەی بۆ سەردەمی کابینەی پێشووی سەردەمی نێچیروان بارزانی دەگەڕێتەوە کە بە کۆی گشتی 27 میلیارد دۆلار و بە میرات بۆ کابینەی نوێم کابینەی مەسرور بارزانی بەجێماوە. بە گوێرەی زانیاریەکان قەرزەکەی بانکی TBI بریتیە لە ژمارەیەکی زۆر چەکی بانکی بێڕەسیدی حکوومەت یارێمی کوردستان کە کابینەی پێشوو بە بەڵێندەرانی داوە و بەڵێندەرانیش لە بازاردا چەکەکانیان فرۆشتوتەوە. بانکی TBI دواتر لە چوارچێوەی ڕێکەوتنێکدا ئەو چەکە بێڕەسیدانەی وەرگرتەوە و پارەکەی بەڵێندەرانی خەرج کردەوە. کۆی پارەی ئەو چەکە بێڕەسیدانە کە بانکە عێراقیەکە بە قەرز لەسەر حکوومەت یارێم بۆ بەڵێندەرانی خەرج کردووە لەگەڵ قەرزی بانکی کوردستاندا بڕەکەی زیاترە لە 3 میلیارد و 914 میلیۆن دۆلار، واتە زیاتر لە 5 تریلیۆن دینارە.